بەرەبەیانی ڕۆژێکی مانگی حوزەیرانی ساڵی 1940 لە بەغداوە لە ڕێگەی دایرەی پۆستە ژنێک بە ناوی حوڕیە نامەیەکی بەپەلەی بۆ سلێمانی نارد. نامەکە بۆ مەحموود ئەفەندی ڕەسام بوو. لە نامەکە ئەو دێڕە هاتبوو بەیانی محەممەدی کوڕت لە سێدارە دەدرێت. بەپەلە لەگەڵ وەستا فەرەجی دارتاشدا بە شەمەندەفەری ئەم ئێوارەیە وەرن بۆ بەغدا. هەرەو ڕۆژە مەحموود ئەفەندی بەڕێ دەکەوێت بۆ بەغدا، بەڵام ناومێدانە ڕۆژی دواتر تەرمی کوڕەکەی دەهێنێتەوە بۆ سلێمانی. ئەوان 4 ئەفسەری سوپای عێراق بوون، 4 گەنجی تازە پێگەیشتووی کوردستان. هەر 4یان کۆلێژی سەربازیان لە بەغدا تەواو کردبوو. با خەونی گەورەوە 77 ساڵ لەمەوبەر خەونی نیشتیمانێکی ئازاد هەر 4یانی لەسەر سفرەی یەک باوەڕ کۆ کردبووەوە. محەممەد قودسی، مستەفا خۆشناو، خەیڕوڵڵا عەبدولکەریم و عیززەت عەبدولعەزیز ناوی ئەو 4 ئەفسەرە بوو کە بەرەبەیانی ڕۆژی 19 حوزەیران لەلایەن دەسەڵاتی پادشایەتی و بە فەرمانی ساڵح جەبر سەرۆکوەزیرانی ئەو کاتەی عێراق بە تۆمەتی بەشداریان لە شۆڕشی بارزان و دامەزراندنی لەشکری کۆماری کوردستان لە مەهاباد لە سێدارە دران. ئەو 4 ئەفسەرەی حکوومەتی عێراق هەریەکەیان پلەی جددار مولازمیان هەبوو. 2 ساڵ دوای دامەزراندنیان واتە لە ساڵی 1944 پەیوەندیان کرد بە شۆڕشی بارزان. حکوومەتی پادشایەتی با تۆمەتی هەڵگەڕانەوە بڕیاری لە سێدارەدانی بۆ هەریەکەیان دەرکرد. ساڵی 1946 هەر 4 ئەفسەرەکە بەشداریان کرد لە دامەزراندنی لەشکری کوردستان. هەریەکەیان بەرپرسیارەتی ناوچەیەکیان پێس پێدرا. تەمەنی کۆمار 11 مانگ بەردەوام بوو. ڕۆژی 8 دوانزەی 1946 مەهاباتی پایتەخت لەلایەن هێزەکانی قەوام سەڵتەنەی سەرۆکوەزیرانی ئێران داگیر کرا. دوای لە سێدارەدانی پێشەوا قازی محەممەد ئەو 4 ئەفسەرە ڕەتیان کردەوە بچن بۆ رووسیا و گەڕانەوە بۆ کوردستان. چەند ڕۆژێک دوای گەڕانەوەیان خۆیان ڕادستی پۆلیسی عێراق کرد. سەرەتا نێردران بۆ گرتوخانەی هەولێر، دواتر ڕەوانەی بەندیخانەی مەرکەزی بەغدا کران. ڕۆژێک بەر لەوەی 4 ئەفسەرەکە لە سێدارە بدرێن، شارەکان خرۆشان لە سلێمانی خۆپشاندانێکی گەورە لە بەردەم ماڵی متەسەڕفی شار حەسەن تاڵەبانی بەڕێوە چوو. هەمووان داوایان دەکرد ئەو 4 ئەفسێرە لە سێدارە نەدرێن. متەسەڕیف هاتە دەرەوە و گوێی لێگرتن، بەڵێنی پێدان داواکەیان بگەێنێتە بەغدا، بەڵام بێسوود بوو. 14 کاتژمێر بەر لەوەی لە سێدارە بدرێن، 4 ئەفسەرەکە بە دەست و خەتی خۆیان نامەیەکی هاوبەشیان وەک وەسێت نووسی و وتیان: خۆمان زۆر بە بەختیار دەزانین کە بەرامبەر واجبی میلی هیچ دوا نەکەوتوین. تەنیا نەسیحەتی ئێمە ئەوەیە کە لاوان و نیشتیمان پەروەرانی کورد نیکرانی زاد بکەنە نیشانە و یەکێتی بکەنە پەیڕەوی خۆیان بۆ شکاندنی تەوقی ئیستیعمار و ڕزگارکردنی هەموو میلەتێکی مەزلوم بێ جیاوازی. برایان، دوژمنی جەهالەت بن، بە هەموو تواناتان شەڕی جەهالەت بکەن، دوای جەهالەت مەکەون. ئێمە نیشانەی تێکۆشینی میلی میلەتی کوردین لە ساڵی 1940دا. برایانی ئێمە کە ماون بۆ ڕێگای شەرەف تێدەکۆشن و پشت بە خودای گەورە میلەت ڕزگاری دەبێ. خەیڕوڵڵا عەبدولکەریم یەکێک بوو لە ئەفسەرەکانی کۆماری کوردستان. لا قەڵای هەولێر لەدایک بوو. جگە لە لێهاتووی سەربازی شارەزایەکی باشی هونەرەکانی شێوەکاری و مۆسیقا و شانۆ بوو. ئەو ڕۆژەی خۆی ڕادستی پۆلیسی عێراق کرد، نەخۆشی گرانەتە بە تەواوەتی بێهێزی کردبوو سەرەڕای باری خراپی تەندروستیەکەی. بەڵام حکوومەتی پادشایەتی لە سێدارەیدا. محەممەد قودسی لە کۆماری کوردستان جگەل لە پلە سەربازیەکەی نووسەرێکی بەبڕشت و وتار خوێنێکی کارامە بوو. ئەندامی دەستەی نووسەرانی ڕۆژنامەی کوردستان بوو. لە چەندین شوێن وەک نوێنەر بە ناوی مستەفا بارزانی وتاری دەخوێندەوە. لە چاری قودسی فەڵەستین لەدایک بوو. بۆیە فایق بێکەس کە ئەو کاتەوانەی کوردی پێدەوتەوە نازناوی قودسی بۆ هەڵبژاردبوو. مستەفا خۆشناو
یەکێکی دیکە لەو ئەفسەرانەی 77 ساڵ لەمەوبەر چوونە بەردەمپەتی سێدارە لەدایک بووی گوندی بێتواتە بوو. ساڵی 1944 حکوومەتی پادشایەتی وەک ئەفسەری نوێنەر بۆ گفتوگۆ دەستنیشانی کرد لەگەڵ شۆڕشی بارزان. جارێک داوای 2 مانگ مۆڵەتی کرد. حکوومەت لێی کەوتە گومان. هەر ئەوە بوو پلانەکەی جێبەجێ کرد و چوو بۆ دامەزراندنی کۆماری کوردستان. عیززەت عەبدولعەزیز خەڵکی ئامێدی پارێزگای دوهۆک بوو. لە ساڵی 1946 لەگەڵ 3 هاوڕێی بەشداریان لە دامەزراندنی لەشکری کوردستان کرد لە مەهاباد. ساڵی 1958 دوای گەڕانەوەی بارزانی لە یەکێتی سۆڤیەت داوای لە عەبدولکەریم قاسم کرد بڕیاری بە خیانەتکار نیشاندانی ئەو 4 ئەفسەرە کە حکوومەتی پادشایەتی دەری کردبوو هەڵوەشێنێتەوە. قاسم بڕیارەکەی هەڵوەشاندەوە و هەر 4 ئەفسەرە کوردەکەی وەک شۆڕژگێر ناساند.